خواي پەروەردگار لەسەر و ئاگای لە هەموو واقعی شەڕەکەتانە لە جەبهەکەیە لە کەسەکانە لە ئیمان و ئیمانی ئەم لە و لە تۆغیانی ئەو لە ئاگای لە دەستی هەردوو لایە ئاگای لە زەمانە لە مەکانە لە شوێنەکەی لە حاڵەتی دەرونی حاڵەتی جەستەیی حاڵەتی عەسکەری وما النصر إلا من عند الله سەرکەوتنەکەش بەس لە خوای پەروەردگارەوە دێ حەصر وما إلا يعني سەرکەوتنەکە لە غەیری خوای پەروەردگارەوە نابێ وا نەزانیەوە ئەمریکای وتر ئەو سەرەکەوێت بەڵام تۆ ئالیەتێک ئەوەی کە ئەتوانی وەعیدوا لەهم ما استطعتم من قوة بۆی ئامادە ئەکەی معنای واش نییە تفەنگچیانە بڕۆیتە جەبهەکە معنای وایە ئەبێ ئەوەی کە ئەقڵی دەستە جەمعیمان پێی ئەشکێ بزانین ئیعداد و جیهادەکەمان چۆنە واعید و پیاوانی بۆ ئامادە بکەن ما استطعتم من قوة نەکیرەیە لەوێ هەرچی شتێک کە ئەبێتە مای بەزین و دەرپەڕاندنی دوژمنەکە دواییشە فەرمێ وما تنفقوا من خير في سبيل وما تنفقوا من شيء في سبيل الله يوفى إليكم باسی پارەکە چونکە جیهادیش بە پیاوەکانە کرێ بە چەکە کرێ بە پارە کرێ هەر سێ ڕوکنەکانی جیهاد و شۆڕشکردنەکەی بۆ دیاریکردن کە ئالیەتی سەرکەوتنەکە بۆیە لێرە شاوای فەرموو عەقیدەکەی داوینەتێ و قاتیلۆکەی داوینەتێ ئاەتی دوای ئەویشە فەرمێ باسی اقتصاد باسی ئابووریەکە ئەکات من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة چێ هەر کەسێک کە قەرز بدا بە خوای پەروەردگار قەرز بدا بە خوای پەروەردگار تۆ کە قەرز دەدەی بە یەکێک ئەڵێ کەی بۆم دێنی تۆ ئەوە گەر مەعامەلەکە ڕیبایی نەبێت چونکە سەرمایەداری ئەڵێ بەڵێ قەرزە ببە بەڵام لە 12 دێتە سەر ئەنجا چیت هەیە ئەگەر نەتدایە و بیبەم زەمانەت چییە کە ئەم دەیتۆ وەزیفەی ڕئیسیت کامەیە بۆی مسۆگەری کە ئەنجا قەرزەکە دەدات دوایە لە کاتی خۆشیان نەتدایە و غەرامەیەکی ترێچێت دەست خوای پەروەردگار وا نافەرمێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة چێ قەرز بە خوای پەروەردگارەدا بە خوای خالقت بە خوای عەلیم بە خوای دەوڵەمەند بە خوایە کە وعد نافەوتێ تۆ وعدەکەت داوە تۆ قەرزەکەت داوە بە خوای پەروەردگار خوای پەروەردگارە کە قەرزەکە ئەبژێرێتەوە کە خۆشی خەڵقی کردووی خۆشی مڵکەکەی داویتێ خۆی قەرزەکەت لێکە پێویستیشی پێی نییە تۆ قەرزت داوە بە هیچێکە و پێویستی پێێتی بۆیە داوای قەرزەکەی کردو خوای گەورە پێویستی بە قەرزەکەشت نییە بەڵام یەمن عەلەیک لە فەزڵ و چاکەی خۆیەوە داوای لێ کردو قەرزەکەوتی تۆ دەوڵەمەندی نەچوویتە ڕیزی دووەمەوە قاتیلوو لە ڕیزی ئەوانە نەبووی کە ڕایان کرد و ئینفعالەکەیان بەسەرا هات یان تۆبەت کرد و پەشیمان بووی تۆ پارەت هەیە پارەکە دەی پارە لە پێناوی سەرخستنی دینەکەیە پارە لە پێناوی پاراستنی مجاهیدەکانە بە چەکیان بە ماڵ و مناڵیان مەساریفیان هی خۆیان مەساریفی ماڵ و مناڵیان کرێخانوویان دا و دەرمانیان سەرپەرشتیکردنی مناڵەکانیان من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة هەر کەسێک کە قەرز بدا بە خوای پەروەردگار خوای پەروەردگار چەندین بەرابەر قەرزەکەی بۆ زیاتر ئەکات چ نیعمەتێک لەوە زۆرتر یعنی چی لەمە زۆرترە تۆ ئەم هەموو ئەو قەرز بدەی بە خوای عەلام الغیوب بە خوای دەوڵەمەند بە خوای کردگار بە خوای پەروەردگار بە خوای زیندوو بە خوای غەنی بەخوای سەمەد کە پێویستی بە کەس نییە تۆ قەرزەکەت داوە بۆ ئەضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون هەر خوای گەورە خۆی ڕزقەکە ئەگرێتەوە یا ڕزقەکە بە بەرفراوانی ئەدا بە یەکێکی وإليه ترجعون هەرش گەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار جا سەیری ئەم معامەلەیە سەیری ئەم عەقیدەیە کە لە دڵی ئەم موسڵمانەیە دروست دەکات جا ئەو موسڵمانانە بن کە خەرەجوا من دیارهم وهم ألوف أو ترساوە ڕاکردوانە بن یا ئەم سەفەی تر بن کە قیتالەکە کەن و قاتیلوا في سبيل الله یا ئەمانە بن کە ئەبەخشن من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة هەر کامێکیان بێ خوای گەورە فەرمێ والله يقبض ويبسط خوا قبضی ئەڕواحەکە خوا قبضی ئەموالەکە خوا قبضی سەرکەوتنەکە ژەکات و لێتانەگرێتەوە ويبسط بەرفراوانی شێکات و ڕزقی بەرفراوان ئەمانی بەرفراوان سەرکەوتنێکی گەورەتانەداتێ هەر خوای پەروەردگار خۆیکە والله يقبض ويبسط وإليه ترجعون ئەشگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار